الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحابته الطيبين الطاهرين وعلى من تبعهم بإحسان إلى يوم الدين، رضي الله عنا وعنهم أجمعين. وشيفسكانم مسلمان والرزكان بردوامين لسر زنجير باسكان من لا شرح كردني كتاب من هەڵبژاردنی 222 گەوهەر و مرواری لە فرمودەکانی هەردوو پێشەوا مسلم و بوخاری. گەشتینە فرمودەی ژمارە 161 گەشتینە فرمودەی ژمارە 161 هەر لە عایشەوە دایکی ئیمانداران خوای لێ ڕازی بێت ئەفەرمێ أن النبي صلى الله عليه وسلم كان يعود بعض أهله يمسح بيده اليمنى ويقول اللهم رب الناس اذهب البأس اشفي أنت الشافي لا شفاء إلا شفاؤك شفاء لا يغادر سقما. إمام البخاري جمارة 5743 وإمام مسلم لە ژمارە 2192 ئەم فەرمودەیەمان بۆ ئەگەڕنەوە. ئەم فەرمودەیە باسی حاڵەتی نەخۆشی ئەکات و ڕوقیەکردن بۆ ئەو نەخۆشیە چۆن ڕوقیە بکەیت. ئەم حەدیثە باسی حاڵەتی نەخۆشیەکە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن معاملەی لەگەڵ نەخۆشیە کردووە، بە تایبەت ڕوقیەکردن بۆ نەخۆش. ئەمجا ئەڕۆینە سەر ئەوەی کەوا ڕوقیەی شەرعی کە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم خۆی بۆ مناڵەکانی و بۆ خەڵکانێک کردویانە چۆن کراوە، چی شتێکی شەرعیە و چی شتێکی ناشەرعیە. ڕوقیە چی شەرعیە و چی ناشەرعیە. طبعا ئەسڵ لە ڕوقیەیە بەکارهێنانی سوورەتی فاتحایە. ئەسڵ لە ڕوقیەیە بەکارهێنانی سوورەتی فاتحایە، چونکە سوورەتی فاتحە یعنی ئەگەر بتەوێت ڕوقیە بکەیت حەوت جار سوورەتی فاتحە بخوێنەوەکو چۆن ئەو کۆمەڵە ئەسحابە لە شوێنێکە بۆ سەفەر چوون، لە شوێنێکە باریان خست لە نزیکی دێیەک باریان خست، داوایان لە خەڵکی دێکە کرد میێوانداریان بکەن، یەک کەس میێوانداریانی نەکرد. پاشان ڕۆشتن لە دووری دیەکە مانەوە بە هەڵەداوان یەکێک لە دیەکەوە هات و داوای لێکردن فریامان کەون ڕێیس عەشرەتەکەمان دوو پشک پێوە داوە فریای کەون ئەگەر کەسێکتان تایە لەو تشتانە بزانێ. ئەو سەحابەیە ئەفەرمێ منی شوتم بەڵێ من لێ ێزانم، بەڵام مادام ئێوە میێوانداریتان نەکردین ئللا بە بەرامبەر نەوێ نایکەم. وتیان چیتان گەرەکە ئێمە ئامادەین. ئەڵێ لەگەڵیان ڕۆیشتم حەوت جار سوورەتی فاتحام خوێندە سەریا، کابرا چاک بوویەوە و لە جیاتیە هەندێ مەڕم هێنا، لە باتیە هەندێ مەڕم هێنا. ئەڵێ هێنامە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. طبعا دیارە لی خواردووە، هەندێکیان لیان نەخواردویانە حرام ئامە بەرامبەر بە ئەوە کرێ وەرگری و هەندێکیان وتیانە حرام نییە و ئەڵێ هاتینە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆیان گێڕایەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی دەستت خۆش بێت، چۆن زانیت یعنی ئەوە ڕوقیەیە، یعنی فاتحە ڕوقیەیە، چۆن زانیت؟ ئیتر ئەڵێم دیارە ئەمیش ئەو ڕوونی کردوتەوە کە چۆن زانوێتی لەبەرەوەی فاتحە لە هەموو نوێژێکە فەرزە بخوێنرێ، لە هەموو ڕکاتێکە. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕازی بوو بۆ ئەو پارەی کە وەرمانگرت لە جیاتی و فەرمووی بەشێکیشی بدەن بە من، يعني لو قوشتها هنديكش بن بمن. طبعا حديث صحيحة. أما أود لخا كالرقية شرعي بفاتحة أكري لأصله، وفاتحة ليك لنا وكاني الشافية شفا درة يعني كوابو أصل فاتحة، وفاتحة قشت ما لبرمانة كوابو زور بيويس ناكا برون بولاي خلق بو رقية كردن كمن بهيج شواز الرأي منية إنسان بڕوا بۆ لای خەڵک بۆ ڕوقیەکردن و بە تایبەت ژنەکەت بخەیتە ژێر دەستی خەڵک، دەست پیاوێک ڕوقیە بخوێنتە سەریا، یا کچەکەت یا خوشکەکە.
بیڕمێنی لە بەردەم زەلامێکا و کابرایش وە دارێ بەر بێ لێ و لە شریعەتی ئیسلامە قەت نەبووە، نە پێغەمبەر کردوێتی نە ئەسحابە کردویانە. تەنها سورەتی فاتحە کافیە 7 جار بخوێنرێ و طبعا بە بەردەوامی ئەبێت چەند ماوەیەک بخوێنرێ. و طبعا قل هو الله احد پیرۆزە و ئایەت الکورسی زۆر زۆر پیرۆزە، ئەمانە هیچ مانعێک نییە، بەڵام ئەسڵ فاتحەکەیە کە گشتمانە بەرمانە. و سورەتی قل أعوذ برب الفلق و قل أعوذ برب الناس هاتووە بۆ لادانی سحر، کە سحر لە پێغەمبەری خوا کرا صلی الله عليه وسلم لەلایەن کابرای جوولەکەەوە لەبید بن عەصەم، سحر لە پێغەمبەری خوا کرا، خوای تعالی ئەو سوورەتەی دابەزاند ئەو دوو سوورەتە بۆ لادانی سحر لە ماوەی مانگێکا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوێندی سحر و هین لەسەری لاچوو، هەمووی لاچوو. ئەمە ڕوقیەی شەرعیە، ڕوقیەی شەرعیە وەیە قورئانە خوێنی و هەندێک لە ئاەت لە حەدیثەکان هاتووە. بۆ نمونە لە قورئان ئەتوانی شتی تریش بخوێنی، بۆ نمونە ئەگەر کابرا ترسا بێ یا ڕزقی کورد بێ تۆ توانی ئەوەش بخوێنی لإيلاف قريش إيلافهم رحلة الشتاء والصيف فليعبدوا رب هذا البيت الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف. وإيتر سورة تري وتجربة، يعني بتجربة دي جاران دي سورة يعني بوهان دي شد كراوة وتجربة كراوة ونجاحتي هناو. أم حديثة يكيك لو دعانيك في غمري خاص الله عليه وسلم خوندوتي لكاتي شفاية بو نخوش. عائشة خوای لە ڕازی بێ فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر مناڵەکانی نەخۆش بکەوتایە، یەکێ لە مناڵەکانی بنەماڵەکەمان نەخۆش بکەوتایە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم دوعای بۆ خوێند اللهم رب الناس، یان لە ڕیوایەتێکی ترە اللهم رب البأس اذهب البأس، ئەمەشە لەم ڕیوایەتە اللهم رب الناس اذهب البأس، يعني ئەخوایە ئەی پەروەردگاری خەڵکی ئەم نەخۆشیە ئەم ناخۆشیەمان لەسەر لابە، أنت اشفي خواهي شفاء بدأ أنت الشافي تو شافي لا شفاء إلا شفاءك، شفاء نية لشفاء تو زياتر، شفاء لا يغادر سقما، شفاءك بدأ كهيش نخوشيك اللي بدر نبي عمو نخوشيك عن لقل خواه ببا. أما حديثك لا حديثي ترى هاتوا في غمري خواص صلى الله عليه وسلم فرميها كاتك شونك كان آزاري بو طبعا ضلنيا بن من أمام جيبا جي كردوا وسط بۆ خۆم جێبەجێم کردەوە بۆ خەڵکی تریش و الحەمدولله شیفای. هەر کەسێک لە ئێوە ئەگەر شوێنێکی ئێشی هات دەست خاتە سەر ئەو ئێشە دەستی ڕاستی، ئەگەر بۆ خۆت بێ بڵێ ئەعوذ، ئەگەر بۆ یەکێ بێ کوڕ بێ بێژە ئوعیذه، ئەگەر بۆ کچ بێ بێژی ئوعیذها، ئەعوذ بعزة الله وقدرته من شر ما أجد وأحاذر، أنا أقرم بعزتي خوا بتواناي خواي پروردگار بقدرتي خواي پروردگار لشي لشر أويك أي بينما ويع أو آزاريك هما ولي أترسم أو آزاريك هما، فأنا أقرم أخوا لي أو آزاري من شر ما أجد وأحاذر، شر أويك أي بينما ولي أترسم. طبعا مش زور قرنجا أم دعاء وهندي تر دعاء ما نشيه بو الرزق، دعاء ما هي بو شتي تايبت بو نمونه بو دو بشك، يعني پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ هەر کەسێک ئێوارەی بەسەرابێ سێ جار بڵێ أعوذ بكلمات الله التامة من كل أعوذ بكلمات الله التامات من شر ما خلق، ئەگەر ئەو شەوە هەرچی دوو پشکێ پێوە بدا هیچ تەئسیرێکی نییە، هیچ تەئسیرێکی نییە پێتۆ ئەدا وەک دەرزیەک و تەواو هیچ تەئسیری نییە. وطبعا ئەمانە کە من ئەیڵێم باوەڕ بکەن هەمووی لە ژیانمە لە ماوەی ئەم 30 ساڵە کە ئێمە ئەم حەدیثانە ئەزانین هەمووی جێبەجێمان کردە، سوپاس بۆ خودای پەروەردگار کە زۆر سوودی هەبووە و لە هیچ شوێنێکە مەگەر ئەو کەسەی کە ئەی خوێنێ عەقیدەی پێی نەبێ. ئاخر فەرقەکە لێرە ئەوەیە ئەگەر تۆ ئێستا عەقیدەت بە شتێک نەبێ خوای گەورەش بەرەکەتی تێ ناخا، بەس تۆ عەقیدەت پێی هەبێ 100% دێتە جێ 100% دێتە جێ و هیچ ترسێکت نەبێ و دڵنیاییشت هەبێ. ئەمە معنای ئەوە نییە تۆ نەڕۆی بۆ لای دکتۆر. من ئێسار کەسی بێتە لام بڵێ حاڵەتێکی دەرونیم هەیە یان مەسەلەن کچەکەم یا ژنەکەم یا مەسەلەن حاڵەت یەکەم جام پێڵم بڕۆ بۆ لای دکتۆر، ئەسڵەن مەڕۆ مەیخەژێر دەستی هیچ مامۆسایەک هیچ کەسێک بیبە بۆ لای دکتۆر محاولات بکە و چارەسەری بکە لای دکتۆرێکی ئیمانداری. ئەمانە محاولات حاڵەتەکە دەرونی بوو
ئەوە ئیتر ئینشاءالله لەوێ حاڵەتەکە چارەسەر ئەکرێ و هیچ کێشەیەکی نابێ. بەس ئەگەر حاڵەتەکە دەرونی نەبوو شتی تری تیا تێکەڵ بوو جنۆکە سحر ئەمانە ئەو کاتە پێویستت بە یارمەتیدانی مامۆسایەکەی ڕێنماییت بکات. باشتر وایە مامۆساکان تووشیەوە مەکەن خۆیان بێن ئەو ئیشە بکەن، بەڵکو باش وایە کە تۆ خۆت محاولە بکەی، خۆت محاولە بکەی ئەگەر بتوانی بە ڕێنمایی لەژێر ڕێنمایی ئەو مامۆسایەیە و ئەم نەخۆشەش مدەتێکی ئەوێ لەوانەیە مانگێک دوو مانگ چار ینی ئاوایتر بە پێی حاڵەت و نەخۆشیەکە و بە پێی کۆنەی و تازەی نەخۆشەکە. فەرمودەی ژمارە 162 لە کاتی نەخۆشی و لە کاتی ناخۆشی و لە کاتی تەنگانەکان لە کاتی کەس مردنە چی بڵێ؟ عن أنس بن مالك رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم دخل على ابنه إبراهيم وهو يجود بنفسه فجعلت عينا رسول الله صلى الله عليه وسلم تذرفان فقال عبد الرحمن بن عوف وأنت يا رسول الله؟ فقال يا ابن عوف إنها رحمة، ثم أتبعها بأخرى فقال إن العين تدمع والقلب يحزن ولا نقول إلا ما يرضي ربنا وإنا لفراقك يا إبراهيم لمحزونون. بخاري 1303 ومسلمش هەندێک لەم حەدیثە ئەگەڕێتەوە گشتینە لە 2315. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چووە ژوورەوە بۆ لای ئیبراهیمی کوڕی. طبعا پێغەمبەر کوڕی بۆ نەماوەتەوە، ئاخرەکەیان ئیبراهیم بووە، ئەویش وەفاتی کردووە لە تەمەنی ساڵ و نیم، لە تەمەنی ساڵ و نیم. خوای تەعالا لە ئەزەلەوە لەو کاتەوە کە لەوح المەحفوظی هەیە و لەو کاتەوە کە شتەکانی نووسێتەوە خوای پەروەردگار خوای تەعالا نووسێتی بە پێغەمبەر نووسێتی ما كان محمد أبا أحد من رجالكم. پێغەمبەر باوکی هیچ کەسێ لە مناڵەکان لە پیاوانی ئێوە نییە، یعنی پێغەمبەر باوکی ئینی نییە، کوڕی نابێ، کوڕی بۆ نامێنێتەوە، بیش بێ بۆی نامێنێتەوە. ئیبراهیم آخر مناڵی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم، وەکو کوڕ وفاتی کرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگریا، یعنی فرمێسک بە چاوەکانی هاتبووە خوارەوە. وتیان عبدالرحمن بن عوف فەرمووی ئەی پێغەمبەری خوا حتا بەڕێستیش ئەگری، یعنی فرمێسک بە چاوتا دێتە خوارەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ابن عوف بەڕاستی ئەمە ڕەحمەت و بەزەیی خوای پەروەردگارە، چاوان فرمێسکیان پێ دێتە خوارەوە، دڵان غەمبارە بن، بەڵام قسەیەک ناکەین پەروەردگارمان لێمان بڕەنجێ یا لێمان ڕازی نەبێ. و ئێمە بۆ بەجێهێنانی تۆ ئیبراهیم زۆر غەمبارین، زۆر غەمبارین. ئینسان کاتێ مناڵی ئەمرێ یا دۆستێکی ئەمرێ براینە زۆر زەحمەتە. گریانیش عیب نییە، گریان بەڵگەی ڕەحمەت و بەزەییە بۆ ئینسان کە بگری، بەس قسەیەک نەکا خوا نەخواست قسەکەی بۆنی شتی تری لێبێ، بۆنی ناڕازایی لێبێ، خوا پەنامەم بدە. حەدیثی فەرمودەی ژمارە 163 خەیر و پاداشتی نوێژکردن لەسەر جەنازە و شوێنکەوتنی بۆ گۆڕستان. عن أبي هريرة رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم من شهد الجنازة حتى يصلى عليها فله قيراط ومن شهد حتى تدفن فله قيراطان. قيل ما القيراطان؟ قال مثل الجبلين العظيمين. أخرجه البخاري جمالة 1325 ومسلم جمالة 945. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێ ئامادەی جەنازەیەک بوو حتا نوێژی لەسەر بکرێ یەک قیراتی بۆ نووسراوە. هەر کەسێکیش لەگەڵ نوێژکردنەکە کە دوای ئەوە نوێژی کرد لەگەڵا بچێ بە قەبرستان 2 قیرات ئەجری بۆ نووسراوە. وتیان ئەی پێغەمبەری خوا قیرات یعنی چی؟ فەرمووی وەکو کێوێکی گەورە، یان وەکو 2 قیراتەکە یعنی 2 کێوی گەورە. ئیتر 2 کێوی گەورە ئاڵتون لە سەعاتێکە 2 سەعاتە بۆت بنووسرێت، یعنی بەڕاستی خارج، یعنی وەکو چۆن بڵێ بەرەکەتێکی زۆر گەورەیە. خوای تەعالا دائیم بیکا بە نصیبمان و کارمان بۆ ئاسان بکەم. فەرمودەی ژمارە 164 باشتر وایە پەلە بکرێت لە کاتی ئامادەکردن و ناشتنی جەنازەیە. عن أبي هريرة رضي الله عنه قال طبعا عن النبي صلى الله عليه وسلم قال أسرعوا بالجنازة فإن تكو صالحة فخير تقدمونها إليه وإن تكو سوى ذلك فشر تضعونها عن رقابكم. إمام بخاري 1315، إمام مسلم 944 للروايات كأفرمي فخير تقدمونها عليه رواية مسلمة.
پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێن پەلە بکەن لە جەنازە لە ئامادەکردنی لە شۆردنەوەی پەلە بکەن یعنی تاخیری مەکەن چونکە ئینسان ڕوح لە گیانەی دەرچوو ئەم لاشەیە سبحان الله بەو ڕوحەوە بەسراوە هەر ڕوحەکە دەرچوو ئیتر خانەکانی لاشەی بەرە ئەپوکێتەوە کە خانەکانی لاشەی پوکایەوە بۆ نەکا ئەمە هەمومان واینە هەموو ئینسانی وایە مەگەر ئیتر خوای پەروەردگار وەکو کەراماتێک بۆ کەسێک ینی ئەوە نەکا ئەگینا هەموو ئینسانێک لاشەی وایە جەستەی وایە گۆشت وایە گۆشت وایە تەبیعەتی گۆشت وایە جا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێن پەلە بکەن لە شۆردنەوەیە پەلە بکەن لە ئامادەکردن و کفنکردنیە پەلەش بکەن بۆ ئەوەی بیبەن بۆ قەبرستان پەلە بکەن ئەگەر ئەم جەنازەیە جەنازەیەکی ساڵح بوو کەسێکی چاک بوو بەخوا حەزەکە زووتر بیبن بۆی بگاتە ئەو شوێنەی کە ئاواتی بۆ لە ژیانە کە ئاواتی گشتمانە هەمومان حەزەکەین زووتر بگەینەوە لقای خوای پەروەردگار ئەگەر چی ئیمڕۆ تۆزێک یعنی ئەم پارچە گۆشتە کە لە سبحان الله گۆشت لە قوڕ دروست کراوە یعنی ئینسان لە قوڕ دروست کراوە قوڕ هەلەخۆ حەزەکات لە عەرز حەزەکات لە قورسی کەم ڕوحیش حەزەکات لە ئاسمان چونکە بەشی خوایە لە گیانی ئینسانە حەزەکات لە ئاسمان ڕوح حتا ئیمانت بەرز بێتەوە ڕوحەکە حەزەکات زووتر باڵا فڕێ بێ بڕۆ بۆ ئاسمان بۆ لای خوای پەروەردگار ئادی تەجار وایە ئیمانت زۆر بەرزە حەزەکەی ئەوتەکە ببری ئەوەی ڕوحە ڕوح داوا ئەکا ئەڵێ خوایە زووتر بگەڕێمەوە بۆ لایت قوڕەکەش ئەڵێ حتا بێ خۆی قورسەکاتەوە خۆی ئیناکاتەوە بۆی پڕ عەرز بچێ ئیتر لەیرە یعنی دائما هینە وەکو ململانەیە لە نێوانی ڕوح و لە نێوانی جەستەیە ململانەیە هەر کاتێ ئیمانت بەرز بێ حەزەکەی بڕۆیتەوە زووتر بڕۆیتەوە لەبەرەوە ئەگەر جەنازەکە موسڵمان بێ حەزەکە زووتر بڕاتەوە ئەی ئەگەر جەنازەکە ناساڵح بوو خوا پەنای گشتمان بدا یەکاکە وەڵڵی ناساڵح حەیفە ئێمە زۆر پێوە ماندوو بین زوو بی بەبا لە کۆڵێکەوە لە کۆڵی ئەو خەڵکێکەرەوە فشر تضعونها عن رقابكم شەڕێکە زوو لە کۆڵی خۆت یەکەیتەوە کاکە ئەم پێ بازوو با بۆگەن نەکاو زیاتر خراپ نەبێ لەبەرەوە هەتا ئەکرێت جەنازە پەلەی تیا بکرێ قەت ئەو قسانە غەڵەتە چاوەڕێ بکەن کوڕەکەی ها لە هەولێر بابێت چاوەڕێ بکەن براکەی ناموتێتی مەیخەنە قەبر تا یعنی ئەگەر بیخەنە قەبرەکە یان نەیخەنە قەبرەکە ئەو هات یان نەیەت یعنی چی لە وەزعەکە گۆڕێ ئەگەر ئەو خۆشیەوە بڕاتە سەر قەبرەکەی و لەوێ نوێژێکی لەسەر بکە و دوعای خێری بۆ بکە و ئەگەر خۆشیەوە ئیتر ئەگەر حتا ئیسە مردوو ئەو وا ئەزانێت تێخوا حافیزی لێکە و ئەو شیشە خوا حافیز هەلێکە سوا عەقڵی وایە نازانێ هەر ئەسڵەن ئەترسێ بانی بداتە لە باوەڕ ئەکەن ئیسە خەڵک وا هەبووە ئێمە جاری وا بۆ جەنازەیەکە بوتیانە کاکا چاوەڕێن کوڕەکەی ها بەڕێوە بابێ ئیتر چاوەڕێمان کردە 2 سەعات و تا کوڕ هاتە و کوڕش هاتێ هەر هاتە ئیتر ترسیایشە ها نەیتوانێ بڕۆبانەکەی لابە نەیتوانی ئەو بۆیە هاتوو عەلە ئاسات بیبین بەس ئەم هەموو عالەمەشی تاخیر کرد نەیتوانی بەتانێکە لەسەری لابە لە ترسە ئیتر بنا بۆ چاوەڕێ ئەو بکەین هیچ پێویست ناکە چاوەڕێ ئەو بکەین لەبەر ئەوە خۆشەویستەکانم جەنازە زوو ببرێ بۆ قەبرستان باشە فەرموودەی ژمارە 165 خێرکردن بۆ مردوو دروستە خێرکردن بۆ مردوو دروستە بە تایبەت بۆ دایک و باوک عن عائشة رضي الله عنها أن رجلا قال للنبي صلى الله عليه وسلم إن أمي افتلتت نفسها وأراها لو تكلمت تصدقت فهل لها أجر إن تصدقت عنها قال نعم رواه البخاري جمارة 1388 ومسلم جمارة 1004 أفرمي پیاوێک بە پێغەمبەری خوای وت صلی الله عليه وسلم ئەی پێغەمبەری خوا دایکم لە کوتوپڕا وەفاتی کرد یعنی مەرگی مجافات یعنی لە کوتوپڕێکە سەکتەی کرد و مرد من وا ئەزانم ئەگەر بووە مەجالی بووایە قسەیەکی بکردایە داوای ئەکرد خێری بۆ بکەین یعنی شتێکی بۆ بکەینە خێر ئایا من ئێستا ئەو مردووە و هەندێ دیارە پارەشی هەیە هەندێ مەسەلەن مناڵەکانی حەزەکەن مەسەلەن لە میراتیەکەی بەشێک دابڕن بۆ خێر ئایا ئەبێ خێری بۆ بکەین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی بەڵێ خێرەگاتە مردوو
هیچ کێشەیەکمان نییە کە خێرەگاتە مردوو بە تایبەت لە ئەولادەکانیەوە بە تایبەت حتا لە خەڵکی ترش برینە ئیسە نوێژی مردوو بۆ ئەوە گەورەیە بۆ ئێمە کە ئەیکەین لەسەری و بۆ مردووەکەش بۆ ئەوە گەورەیە بۆ ئەوەنە یعنی ئەگەر ئەو نوێژەی لەسەر بکەیت 40 کەس نوێژی لەسەر کا بێتە شەفاعەت بۆی 40 کەسی موحیدی ئەوانەی کە شەریکیان بۆ خوا قەرار نەداوە بۆ بێتە شەفاعەت لەبەر ئەوەی یعنی لەبەر ئەوەی خێریشی هەیە بۆ ئەوان ها قیرات و نوێژەکە ئەوانیش خێری هەیە بۆ ئەم ها شەفاعەت کەوا بۆ خێرەگاتە مردوو تو کاتێ دوعا ئەکەی خوای گەورە فێرمانەکە لە قورئانە پیرۆزە لە سورة حشر ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان تو دعاء خير بوكي بو مردوكان أي چون ناقا دعاء أقا خير أقا صدقة أقا بلام نبي سراوة نيوش بقاتا مردو لري هيج حديث كاناتو نيوش بقا بلام حج بلي روجو بلي بلام نيوش لبر أوي نيوش مجالي تياني إلا كابرابي خوي كرد بيتي بس نيوجا كمجالي تي طبعا شايتمانش وتني شايتمان هو طبعا كابراب هو بيت مسلمان بس شايتمان ناكينه بر شايتمان اصلا بشايتمان نبي نابيت مسلمان شلون شايتمانك ابي خوي بيلي او جابيت مسلمان يعني بيغمري خاص الله صلى الله عليه وسلم لجاتي ابو طالب بيلي ابو طالب امامي شايتماني لا هاورد وزوري شيارمتي دري بيغمري خو ابو صلى الله عليه وسلم باوكي امامي علي وبيغمر زور حزيك بيلي دي ماما حتى اخر لحظه دي ماما يك شايتمان بلي تاع قيامتها اشتيقت بوب كم دي شفاعتك بوب كم نيوتو خۆ پێغەمبەریش نەیتوانی لە جاتی ئەو بیڵێ سوودی نییە نوێژیش خۆشەویستەکانم هیچ کەسێک یعنی هیچ کەسێ مەجالی پێ نەدراوە نوێژ نەکا مەگەر کەسێک بێهۆش کەوتوێ مێشکی لە ژیانە ئیش نەکا و مەگەر کەسێک عەقڵی لە شوێن خۆیان نەما بێ شێت بێ ئەمانە ئەوەی تر هیچ نازانێ ئاگای لە خۆی نییە و مەگەر کەسێک مرد بێ ئەنا هیچ مەجالێک نییە بۆ نوێژ نەکردن هیچ مەجالێک نییە یعنی لە حاڵەت نەخۆشیە لە حاڵەت ناخۆشیە لە حاڵە یعنی بێت نوێژ لە کاتی خۆیان بکەیت حتا حاڵەتێ دەستنوێژت هەبێ ئەیکەی دەستنوێژت نەبێت تەیەمومەکەی ئەی ئەگەر مەجال تەیەموم نەبوو هەر ئەبێ نوێژەکەت بکەی سەزەلامێ لە عەشەی هەمووی مردووە کەسیش لە دەوری نییە و کاتی نوێژی شەو کاتەکەی خەریکە ئەڕاو یعنی هیچ ناتوانێ یعنی تەیەموم بکات دەستی ئیش ناکا و ئەمانە و گیانی ئیش ناکە تەواو نوێژەکەی بکاو تەواو ئەی دەستنوێژی نییە خۆ دەستنوێژ خوا دەینە ناوە ئیسە ئێمە بۆ دەستنوێژەکەین لە کاتی نوێژە خوا وتوێتی ئەی دەخواش وتوێتی ئەگەر دەستنوێژت نەبوو نەیتوانی تەیەمومشکە با نوێژەکەی بکەم من لێ قبوڵەکەم کەوابوو نوێژ مەجالێکی نییە یعنی لەبەر ئەوە هیچ کەسێک نوێژ بۆ هیچ کەسێ ناچی نوێژ بۆ هیچ کەسێک ناچێت بەڵام ڕۆژوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەجالی داوە لە جیاتی مردوو ڕۆژوو بگری ئەگەر قەرزار بێ وهروها حج وهروها عمرة يعني قصيك لنا هنديك للزنان عليه والله وصيتي نكد بنابي وصيتي بوجيه وصيتي بوجيه أما إلى قيبة وصيت والنية يعني وصيتي ناوي كاكا أمشت أنا برشتي وصيتي ناوي كابرا مرد ما وصيتي كنت بخيري بوب كان الله دايكم بيانا جيشت أصلا هر يكسر مردو تواو أجر بيا بجيشتها أيوة خيرم بوب كان بيغمر صلى الله عليه وسلم فرمي بوي بکە نەیوت ئەگەر وەسیەتی کرد بۆی بکە نەیوت ئەگەر وەسیەتی کرد بۆی بکە دە حەجەکەش وایە عمرەکەش هەر وایە مادام لەسەر ئیمان مردووە هیچ کێشەیەکمان نییە داواکارم خوای تەعالی بۆ خاتر ناوجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتماندا نوری ئیمان بخاتە دڵمانەوە یا ڕەبی خوایە دامەزراومان بکەی لەسەر دیندارەتی لەسەر ئیسلامەتی لەسەر عەقیدەی پاک خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت لامان نەدەی بەم لا و بەو لایە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت